ئایودی چییە و بۆ چی بەکاردێت؟ سەڵاو، من دکتۆرە بەیان محەممەد ساڵح، پزیشکی پسپۆری ئافرەتان لە نەخۆشخانەی میهرەبانی، ڕۆژانەی لە ساعت 3 هەتا ساعت 7 ئێوارە لە خزمەت نەخۆشەکانی بەڕێزدام. ئینترێتران دیڤایس واتە لۆلەب کە لە ناو خەڵک بە لۆلەب ناسراوە، پێی کاتیە لە ئامریکی بچوو کە قەبارەکەی 4 تا 5 سانتیمە لە شێوەی PTT ئینگلیزی دروست کراوە لە ناو منداڵدانی ئافرەت دادەنرێ بۆ ڕێگریکردن لە منداڵبوون. دوو جۆر لۆلەب بۆنی هەیە، لۆلەبی هۆرمۆنی و ناهۆرمۆنی. لۆلەبی هۆرمۆنی لە ناکەیرە دیارە کە لە هۆرمۆن دروست بووە و ڕۆژانە ڕێژێکی کەم هۆرمۆن دەردەدە بۆ ڕێگریکردن لە دووگیانی. جۆری دووەم ناهۆرمۆنیەکەی کە لە ناو خەڵک بە لۆلەبی ئاڵتونی ناسراوە یان لۆلەبی ئاساییەکە کە ئەویش لە مادەی مس پێکاتوە لە ناو ڕەحمی ئافرەت دادەنرێ بۆ ڕێگریکردن لە منداڵ بوو. یەکێک لە سوودەکانی لۆلەب ئەوەیە کە لە 1990 ڕێگری دەکات لە دروستبوونی منداڵ، هەروەها کاریگەری لەسەر ئافرەتی شیردەر نابی و هەروە هیچ دەرمانێکی دیکە کاریگەری لەسەر ئیشی لۆلەب نییە. زیانە باوەکانی لۆلەب بریتە لە ئەگەری زۆربوونی ئازار لە کاتی سۆری مانگانە، ئەگەری هاوکردن و هەروەها ئەگەری خۆینبەربوون و درێژبوونەوە ماوەی خۆینبەربوون لە کاتی سۆری مانگانە. بە هیوای تەندروستێکی باش و سوودبینی. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.